لەگەڵ ئەوەی لە ماوەکانی ڕابردوودا گوندنشینان هەوراز و نشێوی زۆریان بڕیوە و دەیان جار تووشی دەربەدەری و ئاوارەیی بوونەتەوە، بەڵام هێرشە موشەکیەکانی چەند ڕۆژی ڕابردووی سەر کێڵگەی داناغاز لە سنووری ناحیەی قادرکەرەم کاریگەری نەرێنیان لە ڕووی دەرونیەوە لەسەر دەرونی گوندنشینانی نزیک لە کێڵگە غازیەکە بەجێهێشتووە. پەیام بە شێوەیەکی مەیدانی دەچێتە گوندە نزیکەکانی نزیک لە کۆمپانیای داناغاز و گوندنشینان بۆ پەیام دەدوێن. سوالم کەوتیان یان لە زەمبور یان لە دووسۆ ڕاجبەن ئایا چی پێ لە شەریکەدای لە عەرز وەڵا چەندە زیاتر بێ و ئەو منتیقەی کۆرومۆر ئەم منتیقەیەشتانە چەندە زیاتر بێ کەم داواکاریمان ئێمە میلەتەکە هیچی لێ نەوە بۆ خۆی دانیشێ و کەسابەت خۆی بکا و هیچ نەوێت تر چیمان خۆ چۆن ترسیتون دروست قابلە وەڵا بدای بەس لەوەیە ئەو شەریکە گەڕی بگردای ئەی چەند فەقیر یا بڕایەت منە ئەمە زیاتر لە ئەم منتیقەیەکی ترسی نییە لە منتیقەیە تەس حکوومەت هەیە و ڕەوانیک باڵێ وەڵای من لەو دەشتە بووم هەستم بە دەنگەکەی کە لە لای دووس خورماتووە هات ئیتر بۆ چەند سرکەیەکی بەر دوای دەنگەکە یەکڕەس لە ناو داناغاز دەنگی ئەوە هات کە موشەکەکە دای لە عەرز وەڵای لە نزیک لە ناو کۆمپانیەکە دایەتی لە ئەرز و کۆتا دانیشی لەو دەشت و دەرەدای لە عەرز یعنی لە دەرەوەی داناغاز بۆ بزانم باڵێ زۆریش لەبەرەوەی ئێستا خەڵک لەم لادیانەیە خەریکی ئیش و کارە و خەریکی مەڕووماڵاتە لەو دەشت و دەرەیە ئیشی تەبعەن ترس لە ڕاوکیە لەبەرەوەی ئەم موشەکە کەس نازانێت لەکوێیە لە ناکە و لە دانەیەک بایان لە ماڵێک بایان لە مەڕووماڵاتێک بە هەم زیانی مادی هەم زیانی گیانیە بێ بەڵێ زۆریش. بەرپرسانی ئەمنی و ئیداری سنوورەکە لەگەڵ ئەوەی ئامادەنین هیچ ڕوونکردنە و لێدوانێک لەسەر هێرشە موشەکیەکان بدەن، بەڵام دڵنیایی دەدەنە هەوڵاتیانی سنوورەکە کە لە ئێستادا دۆخەکە ئارامە و نزیکەی 5,000 پێشمەرگە لە سنوورەکەدا بڵاوی پێکراوە. جەمیل محەممەد کە موختاری گوندی تازە شارە و گوندەکەیان تەنها 2 کیلۆمەتر لە کۆمپانیای داناغازەوە دوورە، ساتەوەختی هێرشەکان بۆ پەیام دەجێڕێتەوە و دەڵێت لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هێرشی لەو جۆرە لە سنوورەکەیاندا ڕووی نەداوە. من یەکێکی خۆم بم تەلەفۆنم کرد مەسەل بۆ جەماعەت ناو داناغاز وتم دۆست و برادرمان هەیە لە خوار وتیانە ئەم موشەکانە لە ناوی زەمبور و هەڵدریا بۆ ناو داناغاز هەتا سەوتەکە و دەنگەکەی ومان کۆرمۆر و ژاژە دەنگی هاتە هەتا تۆ دایە لە عەرز لە ناوی داناغازە بەس حەمد و سەنا بخواکەوە خەساری نەبوو نەیداوە لە شتێکی وها تەقینەوەیەکی وها دروستکە ئەو خەڵکە بفەوتێ فقط ئەگەر ئاوا بەردەوام بێت هەبەریەکەفێت بەریەکەفێ دای لە تەنکیە خاستەقانەوە ئەم وڵاتە وەڵی هەمووی وەکو بورکانی لێتێ و هەمومان لەوانێ بفۆتین تەمان خەڵکەکە ئەرە وەڵا خەڵکەکە تەمان ئەترچێ بوو بەیانی مەسەلێکی لەو ساڕوخانە دایە ناو دەیەکمانە دایە ناو جێکمان مستەحیلی دایە ناو دێکمانەوە تا ئایلەمان ها ناو جێکەمان وایە زەرمەنەوین. زیاتر لە 5 ڕۆژ بەسەر یەکەم هێرشی موشەکی بۆ سەر کێڵگەی داناغاز تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا هیچ لایەنێک بە فەرمی ئەنجامدانی هێرشە موشەکیەکانی لە ئەستۆ نەگرتووە. تاکە داواکاری گوندنشینانی سنوورەکەش ئەوەیە بڵاوە پێکردنی هێزی ئەمنی زیاترە بۆ ئەوەی حاڵەتی هاوشێوە دووبارە نەبنەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی تازە شار لە سنووری ناحیەی قادرکەرەم.